ناوم هاوکار غەفور حەسەنە دەرچووی پەیمانگەی جوانەکانی ڕوانزم بەش پێکەرتاسی ساڵی 2015 تەخەڕوزم کردووە و هەر ساڵێکیشان لە پەیمانگەی هونەرە جوانەکان وەکوانە بێش دەرسمەدایەوە بەڵام وەکو بیرم لێ کردەوە وانەبێژی پیشەیەکی وانە بتوانی بجێنی لە ڕووی مادیەوە یا مەحنەویە بە هەموو هۆکارەکانی ژیانەوە پێتر بیرم لێ کردەوە کارێک تایبەت بەخۆم هەبێ هەڵمدا چەند ساڵێک کار بکەم بۆ ئەوی دەسمایەکم هەبێ و بتوانم کە ئەو ڕۆی تێدامە تێدا دروست بکەم بتوان مەقامێک دابنێم لەسەر فەرەندی ڕوانزێ الحەمدولله شکر ئێستاش خاوەن کارین و سەرپەرشتی کارەکەم بڕوانامەکەم و کاری ئێستام دووشتی زۆر لێک جیاواز و زۆر لێک دوورن بەڵام خولیا و ئاواتم بووە کە بتوانم چێشتخانەیەکم هەبێ کە ئێستا هەمانە الحەمدولله وەک گەنجێک دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانی ڕەواندز کە ئێستا کاری چێشتخانەکەم جگە لەوەی کە برێن دەرچووی پەیمانگامە نەمویستوە کۆمەڵێک بارەم هەبووە لە دەستیان بدەم وەکو واری شاخەوانی پاسکرد سواری تاکتاشی بۆ یاخچی ئەوانم کە هەمویان کردووە ئێستاش کە لە ناو چێشتخانەکەدا هەر دیزاینێکی تێدایە هەمووی کاری دەستی خۆمە چەند کتێبخانە و چەند برێن مەڕکانی گەورە و کاری دارتاشیم کردووە ئێستا چێشتخانەکە بوارێکی سەرەکیە هەوڵە دەم با بڵێن دوای ساڵێک دو ساڵ کە تەواوی چێشتخانەکەم کەتە سەرچکە ئەو کات دەرفەت بقۆزمەوە بۆ پایسکرد سواری و شاخەوانی باو وشەیەکی فڵ ڕواندزیە کە لە باتی باوک ماڵێن ئەو باو یا هۆ باو ناوەکەش مامۆستا کارمەند هەڵی بژاردیە ئەو باو چێشتخانەکەی ئێمەدا تقریباً 8 نەفەر هەڵکاری بۆ ڕەخساوە کە ئەوانە پێشتر بێکار بوونیە هەم ئافرەتە و هەم پیاویشکاری تێداکە لە چێشتخانەی ئەو باو خواردنەکان لای ئێمە لە پێنجشەم و جمعە کفتەمان هەیە کە ڕواندز بە کفتە ناسراوە خواردنەکانی دریش هەیە بریانیمان هەیە ساوارمان هەیە هەمخۆزیەیە قەلەیە برژاومان هەیە مریشی کوڵاومان هەیە مریشی برژاومان هەیە ئەم بابەتە خواردنەکانمان هەیە